بسم الله الرحمن الرحیم. وشکانم برایان، یەک لە عیبادەتەکان کە خوددا سبحانه وتعالى زۆر بە گرنگ زانیی و دائیمەن لە دوی بەرزی ئیمانەوە کە لە قورئان بەحث دەکات، لە دوی بەرزی ئیمانەوە باسی ئەی عیبادەتەی کردیە. عیبادەتێکە لە شەو نوێش گرنگترە، لە قورئان گرنگترە خوێندنی، لە دوعا و پاڕانەوە گرنگترە. و خوددا سبحانه وتعالى ئاماژەی پێکردیە لە زۆرێک لە قورئانی پیرۆز. ئەو عیبادەتش گچکەکان دەتانن بیکەن و گەورەکانش دەتانن بیکەن، پیرەژنەکان دەتانن بیکەن و پیرەمێردەکانش دەتانن بیکەن. بە هەمی کەسێک دەبێت کە خوددا زۆر ئاسانکاری بۆمان کردی. ئەویش پێش نوێژی سوبەی زیبەنی و سەعاتێک دەست بە حەملەی ئیستیغفار بکەی. ئەستەغفر الله وأتوب إليه، یان ئەستەغفر الله العظیم وأتوب إليه. زۆر ئیستیغفار بکە. دەچێت ژێر ئەو ئایەتەی کە خوددا باسی ئیماندارانی ڕاستەقینە دەکات، وبالأسحار هم يستغفرون. هیوادارم بتانین حملەی ئیستیغفار دەست پێ بکەین، چونکە یەکە لە گەورەترین عیبادەتەکان لای خوددا سبحانه وتعالى.